how can I help you? Hi, I just checked in. There are some problems with my room. I'm in room 429. Oh, sorry to hear that. What are the problems? Well, first, the bedside lamp isn't working at all. It may need a new light bulb. That's what I thought. And the faucet in the bathroom is leaking. I can't turn it off. Okay, I'll get someone to come and look at it right away. Thank you. And one more thing. There are no towels in the bathroom. I'll ask housekeeping to send you some now. Great. I really appreciate it. Thanks very much. Thank you for your patience. سلاف خاتینەکە چه هوتێلێ و هەندێک کەلوپەل کار ناکەن و هەندێک کێماتیێتێ دی پەیوەندیە تەلەفونێ کارمەندێ هوتێلەکەت کارمەندێ هوتێلێ دەبێژیتێ How can I help you از چاو بشێم هۆری کاریاتە بکەم How can I help you? خاتینجی دەبێژیتێ سلاف نوکە ئەساتمە ژوورڤە چکێن یعنی نوکە ئەساتمە ژوورڤە بوو و لێرێ بمینیت لێرێ چەند ئاریشەکێت هەین with دگەل my room ژوورا من چەند ئاریشەکێت هەی Hi, I just checked in. There are some problems with my room. کارمەندی هۆتێلێش دەبێژیتن لێبورین ڤە کو من ئەڤە کو لێبووی ئاریشە مشکیلەت چنە Oh, sorry to hear that. What are the problems? باشە یا ئێکێ ئەڤات وێنەیدا ئەڤەت تەمامی کار ناکەت Well, first, the bedside lamp isn't working at all. چێت بیتن پێت ڤی ئێکۆنی لایت بولب ئەڤات وێنەیدا دیار ئەڤە یعنی جزئەکە بەشەکێ شناڤدایێ بیسایت لامپەیەک وێت بێتە گۆڕین ئێکێنی It may need a new light bulb. من جی ئەو هەزر ئەتکر و بۆڕیا ئاڤەیە باتڕۆمێ یا شکەستیە That's what I thought. And the faucet in the bathroom is leaking. و ئەس دێ کەسێکی هەنێرم دێ vڕێکە و دا سەحکەتێ هەر نوکە right ئەوەی یعنی هەر نوکە یانجی تووشێ بێژە immediately یعنی مباشر ئێکسەر Okay, I'll get someone to come and look at it right away. خاتینجی دبێژیتێ سوپاس بووتە و تشتێکی دیژی تشتێکی زێتر تاولس یعنی خەولیک نینن باتڕۆمەکە بنیایەگرتی کاچ تشتە خەولیک نینن Thank you. And one more thing. There are no towels in the bathroom. housekeeping ئەو تشتات بەتە غرفە ئەس دی پرسیارێژێکە تو سێند داڤڕێکەت یو سەم هەندەکە نەو هانووکە I'll ask housekeeping to send you some now. جانە ئەپڕاستی جهێ سوپاسیکردنەیە جهێ ڕێزەیە گەلێکی مەمنون Great. I really appreciate it. Thanks very much. کارمەندێ هوتێلێژی دبێژیتێ سوپاس بووتە بوو چ تشتی کوتە تەحەمل و سەبر کێشەی بوو تەحەملەتە بۆ سەبرەتە بوو بێنفرەیاتە Thank you for your patience.